لە هەرێمی کوردستان بەڵام بە دیاریکراوی لە بازنەی دووەک هەڵبەت هاوڵاتیانی بادینانیش بە هەمان شێوەی دەڤەر و ناوچەکانی تر گلەی و گازندەی زۆریان لە حکوومەت و دەسەڵاتی ئێستا هەیە کە وەک پێویست ئاوەڕ لە سەرجەم سێکتەرەکان نەدراوەتەوە بە دایبەت لە دەڤەری ئاکرێکە ئاکرێ بە ناوچەیەکی استراتیژی و گەشتیاری گرنگ وەصف ئەکرێت بە سوپاسەوە بەڕێز ئەحمەد خان بەکر کاندیدی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان من لە بازنەی دۆک لەگەڵدایە. کاک ئەحمەد بەیانیت باش. بەیانی باش، سڵاو لێ و لە بینەرانی خۆشەویست. زۆر سپاس. کاک ئەحمەد بالەوە دەست پێ بکەین لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان بە پلان و بەرنامەی هەمە جۆرەوە دەستی بە بانگەشەی هەڵبژاردن کرد. دیارترین ئەو پلان و بەرنامانە چی نەگەر بۆمان بخەیتە ڕوو؟ بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان بە لیستی ژمارە 129 بەشداری لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دەکات. پلان و بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر ڕوون و وازەحە کە لەگەر ئێش و ئازاری خەڵکدا، لەگەر کەم و کورتیەکانی خەڵکدا، لەگەر خزمەت گوزاری بۆ خەڵک بە تایبەتی لە دەڤەری بادینان و لە دەڤەری بادینانیش لە ئاکرێ. ئەحمەد، هاوڵاتیانی ئاکرێ گلەی و گازندەیانێ و ئەڵەن جیاکاری ئەکرێت لە جێبەجێکردنی پرۆژە خزمەت گوزاریەکان. کاتیەوە نهاتوە هاوڵاتیان متمانەی خۆیان بدەن بە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوی بەبێ جیاوازی بایەق بە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان بدرێت؟ ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو دیارە شاری ئاکرێکە لە کۆنتترین شارەکانی کوردستان پێش 2500 ساڵیان بۆ زیاتر لە 3000 ساڵ ژیان تێدا بەردەوام بۆ ژیان تێدا گوزارە و بەردەوام بۆ تا ئێستاش. شاری ئاکرێ لە ساڵی 1970 بووە بە قەزا تا ئێستا کەمترین خزمەت گوزاری بۆ کراوە. خەڵک زۆر ناڕازیە. بۆ نمونە تا ئێستا خەڵک لە گەڕەکەەکانی ناو شاری ئاکرێ بە تانکەر ئاو دەکڕی، بە تایبەتی لە وەرزی هاویندا و بەو گەرمایە. زۆربەی گەڕەکەەکانی ناو ئاکرێ ناو شاری ئاکرێ شەقامیان بۆ نەبرداوە. گەڕەکە کۆنەکانی ئاکرێت تا ئێستا خزمەت گوزاری کەمترین خزمەت گوزاری بۆ نەکراوە. بەڵێ خەڵک زۆر شارەزایە، زۆر هوشیارە، خەڵکی ئاکرێ خەڵکەشی ڕۆشنبیرە بە هەموو پێکاتەکانیەوە. ئیقبالێکی زۆر بۆ لیستی 129 ئێمە ڕۆژانە لە ناو خەڵک دەگەڕێن لە ناو ئاکرێ و لە دەوروبەری ئاکرێ لە دەهاتەکان. خەڵکەکی زۆر لە دەرەوەی یەکێتی و لە ناو یەکێتی لە دەرەوەی یەکێتی پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن بۆ ئەوەی پاڵپشتی لە لیستی 129 بکەن و خەڵکەکیش کە بێلایەنن یان لە نایەنەکان کردێن پشتیوانی لە لیستی 129 دەکەن و خەڵک زۆر بە خۆشحاڵیەوە من پێم وایە بە تایبەتی لەو ساڵە ڕابردوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی ڕێخستوتەوە بە سەرۆکاتی سەرۆک پاوڵ و لە هەم لە ناوخۆ هەم بۆ سیاسەتی دەرەوە لە ڕووی پەیوەندەکانەوە خەڵکەکی زۆر ئێستا پەیوەندی بە یەکێتی دەکاوە. خەڵکەکی زۆر لە دەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان پاڵپشتی لە لیستی 129 دەکاتن. بەڵێ بەڕێز ئەحمەد خان، وەک ئاشکرا ئاکرێ خاکێکی دەوڵەمەند و بەپیتی هەیە، بەڵام وەک پێویست بایەق یاخود ئاور لە کەرتی کشت و کاڵیش نەدراوەتەوە. لەو بارەیە پلان و بەرنامەی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان چییە؟ بەڵێ وەکوی جەنابەت ئیشارەتت پێدا، من ئیشارەتم پێدا کە ئاکرێ شارێکی زۆر کۆنە و زۆر دێرینە. ئێستا گەر ملاحەزە بکەین سەرجەم شارەکانی کوردستان لەسەر کەرتی کشتتوکال بەرومێ کشتتوکاری لە ئاکرێ بۆیان ڕاوانە دەکرێتن. ئاکرێ دەتوانیتن سەرجەم بەروبوومەکانی بۆ هەرێمی کوردستان دابین بکات لە ڕووی کشتتوکاڵیەوە، بەڵام بەداخەوە ڕێگاوبانەکان زۆر زۆر خراپە بە تایبەتی لە وەرزی زستاندا. بۆ نمونە ئێمە ڕێگای گوندی ناو سوورچاتیمانەیە کە ڕێگای گەشکە کۆرکا پێ دەڵێن. جسرەکە بۆ پێشی 10 ساڵ جسرەکە ئاو بردی و ڕوخا لەگەر لافاو ڕۆیشت تا ئێستا وسرا ڕێک نەکرایەوە چا نەکرا. لە هەموو ساڵێک لە وەرزی زستاندا تا کۆتایی وەرزستان تقریبا 38 گوند لەسەر ئەو ڕێگایە لە دوای جسرەکە ڕووبارەکەەوە هەتا ئێستا ناتوانن
هاتوچە بۆ ڕێگا بکەن ڕێگە جسترێشکەمان هەیە ڕووبارێککە لە نێوان گوندی زێرا و گوندی گەویلان بە هەمان شێوە سرەکە ڕووخا و ڕۆیشتووە لە وەرزیستان کە دەست پێ دەکات تا وەرزی بەهار ڕێگا دەپچرێت و قەتع دەبیتن و زۆربەی زۆری بەروبوومی کشتتوکاڵی لەو دەبەرێ لەو یان چل گوندەیە گرفتی زۆری بۆ خەڵک دروست کردووە ئێمە وەکوێکی نیشتمانی کوردستان لە دەبەری خۆمان زۆر جار حەولمانداوەکە لە ڕێگای حکومەتەوە ئەب گرفتە ڕێگا وبان چارەسەر بکەن بە تایبەتی ئەو جسترانە بەڵام ئێمە خۆتان دەزانن ئێمە وەکوێچێتی لە دەوەرات دەسەڵاتینە و حکوومەتتی هەرێمی کوردستان لەم دەبەرە جیاوازێکی زۆر دەکات لە نێوان دەبەرەکاندا بۆ نمونەگەدا بێ لە ڕووی داخلی ئاکرێ دەبی بەڵێ ئاشکرا هەم ئاکرێ هەم زۆربەی ناوچەکانی کوردستان چەندین شوێنی گەشتیاری تێدایە بەڵام وەک پێویست ئاور لەم گرنگ و هەستیارەش نەدراوەتەوە بۆ چونتان لەو بارەوە بەڵێ هەڵکەوتی ئاکر خۆی لە خۆدا شوێنێکی سروشتی گەشت و گوزاری زۆر جوانە کە لە پێم وایە نمونەیە لە جوانی و بۆ گەشت و گوزار بێجگە لەوە چەندی شوێنی گەشت و گوزاریمان هەیە لە سیپەی بزیل سیپەی ئاکرێ کانیزەرێک بەدەیان شوێنی تریش بەڵام هیچ لە ڕێ حکومەت هیچ خزمەت گوزاریی بۆ نەبردووە کار ئاسانیشی بۆ نەکە بگرە ئاستەنگ بۆم شوێنە گەشتیارانە دروست دەکات بە تایبەتی پێش چەند ساڵێک خۆتان دەزانن ئێستا زۆربەی شوێنە گەشتیارەکان لە ناوڕاست و خواروی عێراق سەردانیان دەکەن و خەڵک سوودی لێ دەبینێت هەتا پێش ساڵێکیش قەدەغە کرابوو کەم گەشتیارانەی جنوب یانەوانی ناوڕاستی عێراق و بەغدا لە ڕێی کۆمپانیەکانەوە قەدەغە کراب بێن ئاکرێش ئێستا جاروبار ڕێگان پێ دەدرێت بەڕاستی زۆر فرامۆش کراون نە فرامۆشکەرە بگرە ڕێگریش لە نان و ئاوی خەڵک دەکەن کاک ئەحمەد من دوا پرسیارت ئاراساکەم هەڵبەت دیاردەی بێکاریش بەرۆکی بادینان و ئاکرێ بە تایبەتی گرتوتەوە پلان و بەرنامەی لیستی 121 نیشتیمانی کوردستان لەو بارەوە چییە؟ ئامیر ویستمە قسەی بکەم بەڕاستی کە داخلیدا دێ ژوورە بۆ ئاکرێ یەکسەر تووشی چەندین ڤلە و باخچە و مەزرعە دەبیت خەڵکەکی بیانی کە دێتە ژوورەوە دەڵێت ئاکری بوویتە بەهەشت بەڵام وانە ئەوە جیاکاریە تەنها بۆ هەندێک ماڵە مەسوول و بەرپرسی ناپەرز دروست کراوە ئەگەر داخلی بچێ ناو داخلی ئاکرێ زۆر جیاکاری دەکرێت هەندێک شوێنەیە کە بەرپرسی نابەرپرسی لێ شەقامەکانی بۆ دروستکرا خزمەت گوزاری بۆ ڕۆیشتووە بەڵام 1995 شوێنەکانی تر زادەی بۆ دروست نەکراوە ئاوی بۆ نەبدراوە خەڵک لە هاوینان لە بێ ئاویان دەناڵێنیتن لە گوندەکان لە دێهاتەکان لە ناو ئاکرێ و هەندێک شوێنی شەیە بەڕاستی کەوانەی خزم و کەسی دەسەڵات یان دەسەڵاتداران لێنە هەموو خزمەت گوزارەکانی بۆ برداوە ئێمە هەوڵ دەدەین لە داهاتوو لە حکوومەتی داهاتوو یان لە پەرلەمان هەوڵ بدەین ئەو جیاکاریان نەمینێتن یان بتوانێن خزمەت گوزاری بۆ هەموو شوێنەکان بەبێ جیاوازی بەبێ فەرق و جیاوازی بۆ هەموو شوێنەکان دابین بکەین. بەڕێز ئەحمەد خان بەکر سدقی سۆچی کاندیدی لیستی 121 نیشتیمانی کوردستان لە بازنەی دووەک سوپاس کە ڕاستەوخۆ لە ئاکرێ لەگەڵمان بوون.